سەردەم دەرباز تەمەنی تەنها 16 ساڵەوە بە هەوڵ و ماندووبوون توانیوێتی تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات. سەردەم دانیشتووی شاری کۆیە و وەکو خۆی دەڵێت هەر لە تەمەنی 8 ساڵیەوە لە ڕێگەی ڕێکخراوی قوتابیانەوە دەستی کردووە بە خوێندنی قورئان. مامۆستاکانیشی دەڵێن هۆکاری ئەوەی سەردەم لەو ماوەکەمەدا توانیوێتی قورئان لەبەر بکات ئەوەیە کە هەر لە منداڵیەوە خۆی بۆ یەکلایی کردبەوە و هیچ کاتێک لەوانەکان دانەبڕاوە. یەکەم خاڵ بۆ ئەوی هەموو کەس بتوانێت لە لەبەرکردنی قورئانی پیرۆزە سەرکەوتوو بێ ئەوەی بە تەواوەتی خۆی یەکلایی بکاتەوە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. زۆر بەبەست و ئامانجی ترم هەبوو کە لەبەرکردنی قورئانی پیرۆز دووهم خست کە وان بە بازانی وان بە پێویستزانی کە قورئانی پیرۆز لە سەروی هەموو ئامانجەکانی ترمەوە بۆ لەبەرکردن. جاری وا هەبووە بە هەفتەیەک تەنها توانیومە 2 یا 3 لاپەڕە لەبەر بکەم، بەڵام ئەو وای نەکردەوە ببێتەوە هۆیەوەی سار ببم. کاک سەردەم لەلای ئێمە دەرسی خوێندووە، لە تەمەنی 8 ساڵی هاتووە بۆ دەرسی قورئان و دەرسەکانی تری دینی. لە ماوەی ئەو ماوەیە کە لای ئێمە بووە توانیویەتی سەرکەوتوو بێ، هۆکاری سەرکەوتنەکانیشی ئەوە بووەکەوە غایب نەبووە، بە بەردەوامی لە دەرسەکان ئامادە بووە و هەروەها ماڵیان تەواوی بنەماڵەکان پژگیری بووتن. سەردەم وەکو خۆی دەڵێت ڕۆژانە کاتەکانی لەگەڵ خوێندنەوەی کتێب و وانەکانیدا بەسەر دەبات و لە قوتابخانەکەشیدا قوتابیەکی نمونەییە. لە هەمان کاتدا وەکو ئەندامێکی ڕێکخراوی قوتابیان دوای تەوابوونی وانەکانی خوێندنی وەکو مامۆستایەک چەندین قوتابی لەژێر دەستیدا فێری خوێندنی قورئان و جوان خوێندنەوەی قورئان دەکات. باوکی سەردەم دەڵێت پشتگیری تەواوی کوڕەکەیان دەکەن و جێگەی شانازیە بۆ ئەوان ئەوەی کە بەو جۆرە سەردەم دەبینن. دیارە ئێمە وەکو بنەماڵەی کاک سەردەم زۆر شانازی بە کاک سەردەمەوە دەکەین، لەبەر ئەوەی کاک سەردەم کوڕێکە لەو تەمەنەدا بەڕاستی بە دوای هیچ شتێکی خراپ و هیچ کارێکی خراپ نەکەوتووە. وە کاک سەردەم لە نێو قوتابیەکانیش لەناو ئەندامانی ناوەندیشدا کەسێکی زۆر مەحبوبە، وەکو تەواوی ئەو کەسانێکە کە لەسەر پەروەردەیەکی دروست ینی پەروەردە کراون کە دایک و باوشیان ینی بە ئومێدێکی زۆرەوە نردویان بۆ ناوەندی کوڕ ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو کادەوەیان لەبەر چاوگرتووە کاتێک کە منداڵەکان لێرە بێ چ لە ماڵە بێ هیچ هەست بەوە ناکەن کە منداڵەکان لە ماڵەوە نیە. بەلای سەردەمەوە لە خزمەتدابوونی قورئان باشترین کارێکە کە مرۆڤ دەتوانێت بیکات و بەڵێنیش دەدات تا ئەو کاتەی لە توانایدا هەبێت خزمەت بە ئیسلام و قورئان بکات و سەردەمێکی زێڕین لە ژیانی خۆی و خانەوادەکەیدا دروست بکات. ڕەمی ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام کۆیە.